پرسیارێکی تر لە کۆساری کراوە شاری کلاسیکی ڕۆمانتیکی ڕیالیسمی کامێنێت پێ باشە؟ وڵای من بە هەر تێکیان نووسیومە بە هەر شێوازەکەەوە بە ڕێفی دیکەی جیا لەوانش و شعری کلاسیکیش بە قوتابخانە دەزانم بە مەدرسەی دەزانم ئیسفادەم زۆر لێ کردووە لەوانە وەکو مامۆستا مەحوی کاتە حەمەی نالی وەکو ملای وەزیری ئیسفادەم لێیان کردووە و دوای ئەوە شعری ڕۆمانسیشم هەر نووسیوە بەڵام لە هەمویان بەگرنگتر و پێویستتر بە واقعی دژوار و ناڕەحەتی ئێمەی ئەمڕۆ شعری ریالیستی زۆر زەبڵترە و پێویسترە چونکە واقعی ئێمە دژوارە ئیسلام واقعی خۆش دەوێت بە واقعیش نەبێ ئەو واقعە دژوارە ناگۆڕێت پێم وانییە ناڕەحەتی و ئێش و ئەسەری ئێمە ئەمجار قەوارەی زامی لاشەی میلەتی کورد پێم وانییە حکایەتی بەرئاگردانی شتی ئەفسوناوی و خاڵاوی چارەسەری بکات. پرسیارێکی دیگە شاتووە ئەڵێ کاکۆساری ئەزمموی شاریتان لە چی وەرگرتووە؟ ئەزمموی شعری من کەمتر مەسائلی خوێندنەوە و مطالعە و ئەوانە بووە ئەوەی من ئیسفادەم کردوێ لە دوا گەڕانەوەم بۆ ڕێبازە پاکەکەی ئیسلام محبەت و خۆشەویستی ڕێبازە خۆشەویستەکەی خوای گەورە وای لێ کردم کە دەستی قەڵەم و ئەدەبم بجوڵێت ئەمجار وەسوودیشم لە دیاردا خواکردەکان زۆر وەرگرتووە ئەو شعران بنمونە دێنمەوە شادی لەسەر ئەوەی دەم یەکەم شعرم بوو کە تقریبا 15 لافەڕە دەوێت دەبێت بەڵام کەمێکی بۆ ئێوەی بەڕێز دەخەمە ڕوو ئەی خودای تاک و بێهاوتا خاوەنی بەرزی و وقار ئەوەی کەمی شعری منە ئەی خودای تاک و بێهاوتا خاوەنی بەرزی و وقار ئەی ماخۆی بڕست و توانە هۆی بەرقەراری ڕۆژگار خاوەنی عەرز و ئاسمانی مانگ و ڕۆژ و شەوی تار ژێرسینی تۆن چیا و بەندەن مێرگ و زەنوێر و نزار دەیفەڕێنم لە ناوقەدەکەی دەڵێ شەبەق و کازیوە و گزنگ زەردە و گولێڵ و هیلال قەتپاڵ و زین و کاو و وەرد بەرا و ئەستەم بێمەکار دۆک و ئاونگ و شەونمی لقی درەختی جیبار سرۆچکە و چرۆی نەمامی خونچەی لاری گەش و ئاڵ پانەڵک و نواڵە و بژوێن و چڕ و پڕ و لێڕەوار نەسیم و بۆن و بەرامی هەوڵی وەرزی بەهار تووڕی داوێژان و دژوار دڵی چزلکی کۆسار لەو پێچەی مەغزی کڕیوە قوڵاغی پەروەردیگار ئەلەوە لە زۆر لە شارەکانی دیکەی سەرەتا دەستێکردن دووشە دەردەکەوێت خۆشەویستی ڕێبازە پاکەکەی خوای گەورە و سوودەرگرتن لە دەوروبەر و تەجروبەی ژیانی ڕۆژانە. ئایا کاکۆساری بەرهەمینەوەی